شەست ساڵە نانەوایە و دەستبەرداری پیشەکەی نەبووە، بەڵکو برێویشی پێداوە. حاجی عوسمان وەک خۆی دەڵێت لە تەمەنی 11 ساڵیەوە و لەو کاتەوەی کە منداڵ بووە دەستی بەکاری نانەوایی کردووە. بەڵام ئێستا تەمەنی بۆ سەروی 70 ساڵ هەڵکشاوە، هێشتا بەردەوامە لە کارەکەی بەبێ دابڕان. دەستم ناگەیشتە سەر مێزەکە، تەختێکیان بۆ داناوم نیۆنانمە کردەوە. دێشی بۆ نیۆنانەکە وەساگە هەیە بە سەرمایەکە و ئەو کاتە نانی عاشە بوو. کابرا نیۆنانەکەم ئەکردەوە ئەوەی پێشەوەیە و دەریشیە کرد، شەلایەکەشیە کرد. ئەو کاتەوا بوو. حاجی عوسمان کە نانەواکەی لە شاری سلێمانیە برێوی زیاتری پێداوە و لە ئێستادا نانەواکەی 24 کاتژمێر نانی گەرمی لێ نابڕێ و ژمارەیەکی زۆر شاگردیشی هەیە کە بە 3 شەفت کار دەکەن. 12 شاگردم بێت تەعاملم باشە لەگەڵیان، ترەرە باشە هەیە خراپە، ئەوەی کە خراپیش لە چاچەکەی تەعاملمان خۆشە لەگەڵیانە. هەمووشیان کوڕی چاکن، بە زۆریان هەر کوڕی چاک و ڕێک و پێک و بە ئەدەبن. هەر سەعاتی خۆی ژەگاو بە ڕێک و پێکیوە ڕاتەوە یە پۆستەکەی کە وەریەکە دوایەوە پۆستەکەی کە وەریەکە. حاجی عوسمان هێندە تەمەنی نانەواییەکەی درێژە، بە جۆرەها نرخ و بە جۆرەها دراوی عێراقی نانی فرۆشتووە. نانی نانەوە لە 4 فرسیەوە بوو، چوو 12 نا بە 50 بوو. دوای ئەوە عاشات لە ساڵی 70 و ئەوانە کەس بوو بوو بە نانی توجاری. توجاریەکە بە 10 فرس بوو، یەگەی دەنان 5 بە 50 فرس بووە. دوای ئەوە لە دەفسەکەەوە لە ساڵی 1940 بوو بە 20 فلس، لە ساڵی 1986 و 7 بوو بە 25 فلس. بەس ئەو کاتەش هەر حکومەت عاردیانەیە، بەڵام سعیا بۆ دانابوو بە 25 فلس. لە 25 سەکەی تا چوینە شەڕی کوێت، ئیتر نانەوا نەما، سەموخانە نەما. ئیتر ئەو کاتە لە نەوەکان بە لە دوای ئینتیفاچەکەەوە هەچ کەس بە ئارەزوی خۆی منانێک نانمانە کرد بە 55 گرام بە دینارێک، نانێ بە دینارێ بوو بووە گرانی. ئەو بوو فەردی ئارمانەکری بە 1000 دینار، بە 1200 دینار ئاردی ئێرانی ئاردی تورکی گرام بوو. هەمیشە دوکانی نانەواییەکەی گەرم و گوڕە. تەنورەکەی هەمیشە گەشە. شاگردەکان بەبێ وەستان سەرقاڵی هەویرکردن و گونگ بڕین و ناندانن بە تەنورەکەیانەوە. هەمیشە بە نانی گەرمەوە پێشوازی لە کڕیارەکانیان دەکەن. حاجی نیگەرانە لە جۆری ئاردی ئێستا و پێی وایە زۆر جیاوازە لە جاران. ئاردەکان هەمووی چاک بوو، ناسک بوو، وەک ئێستا نییە جێر بێ. ئاردی تورکی هەمووی جیرە ناپێ، بەڵام ئاردی ئەو کاتە ناسک بوو، نانەکەشی جوان بوو. نانێکی ئەکرد 10 ڕۆژمە ئەو نانەوە خۆی وا بوو، وەکو ئێستانە وێزایی بێتەوە ماڵەوە بەیانی نانەکە تێک شووە. هەمووی سەبەبەکەی ئاردەکەیە، ئەو کاتە ئاردی چاکە بوو. لە نێو کووردا وا بڵاوە خەڵک زوو پیشەکەیان دەگۆڕن و دەست بۆ پیشەی تر دەبن. بەڵام پیشەگۆڕین لە خەیاڵی حاجی عوسماندا نییە، بەڵکو ئەوەی بیری لێ دەکاتەوە پێشخستنی زیاتری پیشەکەیەتی. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، سلێمانی.